پێتان وایە نێچیروان بارزانی بتوانێت ئەو پەیوەندیانەی لەگەڵ ئێران هەن بیان خاتە قۆناغێکی زۆر باشتر بە جۆرێک ئێران و هەرێمی کوردستان پەیوەندیەکی تۆکمەتر لەوەی ئێستا هەیە دابنێن. بسم الله الرحمن الرحیم. خیلی خوشبختم که در این جمع شما هستم و خب میدونید که پیوند بین ایرانیان و کردها اکراد یک پیوند دیرینه و تاریخی بوده. اگرچه که شما مایل هستید که آینده داهاتووی بەغدا و هەولێر سەرنجەکان هەبێت لە 4 ساڵی داهاتوو ئایا ئەوە بەرەوی یەکێتی و یەکگرتووی دەڕوات لە نێوان هەولێر و بەغدادا کێشەکانیان دەتوانن تێپەڕێنن یان ئەوەی کە بە پێچەوانەوە بەرەو یەکێتی هەنگاو نانێن بەڵکو درزی نێوان هەرێم و هەروەها حکوومەتی عێراق لە بەغدا زیاتر دەبێت. من پێم وایە زیاد لەوەی کە ئێمە بڵین کە حکوومەتی بەڕێز نێچیروان بارزانی چه سیاسەتێک بەرەو پێشەوە دەبات کە ئەمە شتێکی زۆر گرنگە بۆ تۆمارکردنی داهاتووی هەولێر و بەغداد، بەڵام نابێ ئەوەش فرامۆش بکەین کە ئێمە لە ناوچەیەک داین کە پڕە لە کێشە و بابەت و ناڕێک و پێکیەکان بۆ دەشێت کە ئێمە داهاتووی هەولێر و بەغداد پێشبینی بکەین بە بێ ڕەچاوکردنی ئەوەی کە لە نێوان عێراق ئێران و ئەمریکایە ڕوودەدات کە ئەوە شەڕێک ڕوودەدات یاخۆت ئەوەی کە چارەسەر دەکرێت بەدڵنیایەوە ئەوەی کە لە نێوان ئێران و ئەمریکادا ڕوودەدات بەدڵنیایەوە کاریگەری لەسەر چارەنووسی هەرێم دەبێت. داهاتووی دیموکراسی لە تورکیا بەدڵنیاییەوە کاریگەری لەسەر ئەوەش دەبێت. داهاتووی سووریا بەدڵنیاییەوە کاریگەری لەسەر هەرێم دەبێت. هەر بۆیە ناتوانین ئێمە هەرێم لەگەڵ بەشەکانی دیکەی عێراق بەجیا لە ئێران و تورکیا و سووریا و ناوچەکە هەڵسەنگێنین. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەمەوەیە کە لە ئەوەی کە پێوی بە دەرەوەی هەرێمەوە هەیە ئەو ڕاستیەکە ئەوەیە کە نە ئێران و نە تورکیا زۆر لە سەربەخۆیی کوردستان خۆشحاڵ نین، ڕازی نین. تا ئەو شوێنشی کە بتوان هەم تورکیا و هەم ئێران هەوڵ دەدەن کە ڕێگە لە سەربەخۆیی هەرێم بگرن. هۆکارەکەشی ڕوونە پێم وایە پێویست ناکات کە ئێوە دەرچووی زانستە سیاسیەکان بن یا دەرچووی توێژینەوە و دیراساتی استراتیژی بن بۆ ئەوەی تێبگەن کە بۆچی ئێران و بۆچی تورکیاش لە سەربەخۆی هەرێم نیگەران، چونکە هەردوو وڵات کۆمەڵی کێشەی تا ڕادەیە قوڵیان لەگەڵ کەمینەی کورد لە ئێران لە تورکیا هەیە. هەر بۆیە گەر هەرێم لە جیابوونەوە نزیک بێتەوە لە سەربەخۆی زیاتر نزیک بێتەوە ئەوە من پێم وایە ئەوە دەبێتە هۆی نیگەرانی تاران و بە
هەمان شێوەژ نیگەرانیان و قەرە آقای نچیربارزانی و بەڕێز نەچیربارزانی و ڕێبەرانی دیکەی هەرێم ناتوانن نادیده بگیرن. ئەمە لە پێش چاو نەگرن. خیلی هەر بۆیە لازم هست زۆر جناب پێویستە کە خیلی ارتباطی به پەیوەندی بحث من پیدا نمیکنه. پەیوەندیەکە ولی من فکر نایەتە می‌کنم سەرباسەکەی من که بەڵام پێم وایە باید ئەوەی برای پێم وایە پێویستە بۆ آقای بارزانی حکوومەتی نوع بەڕێز رابطه‌ای بارزانی که جۆری داره ئەو با پەیوەندیەی کە تهران لەگەڵ تعریف می‌کنه، تاراندا باید خیلی مهم هەیەی باشه. پێویستە زۆر بە گرنگ برای اینکە سەیری جدا بکات. از مسئله چونکە جیا لە بابەتی ناسیونالیسم کرد، ناسیونالیزمی مشکل دیگری کوردی که الان آقای کە بارزانی ئێستا باهاش بەڕێز رو هستش، بارزانی ڕوبەڕووی اینه دەبێتەوە که بریتە لەوەی کە باید به گونه‌ای پێویستە اقلیم بە کردستان جۆرێک حرکت هەرێمی بکنن در کوردستان رابطه با هەنگاو ایران و بنێ آمریکا سەبارەت بە ئێران و که ئەمریکا یه جورایی کە بە جۆرێک هم ایران رو بتونن هەم داشته باشن، بتوان ئێرانیان هم بۆ آمریکا رو بمێنێتەوە هەم بتوان ئەمریکاشش برای اینکه بمێنەوە بۆیە خب ایران ایران طبیعتا بە ایران شێوازێکی از آقای سروشتی بارزانی و لە بەڕێز اقلیم بارزانی و انتظار دارن که لە هەرێم توی چاوەڕوانی ئەوەیان مناقشه‌ای که با هەیە کە واشنگتن دارن، ئەوەی اقلیم کە بیاد طرف ایران رو لەگەڵ بگیره لەو و هر قدر که میتونه به ایران کێشەی کمک لە نێوان ئێران و ئەمریکادا هەیە ئەوان لایەنگیری ئێران بکەن و سزاکان تێپەڕێن و یارمەتی ئێران بدەن. بەڵام ئێمە دەزانین کە هەرێم سنوورداری هەیە و ئەگەریش بێوێ زۆر لە ئێران نزیک بێتەوە، ئەگەر بەڕێز بارزانی بێوێ زۆر لە ئێران نزیک بێتەوە، ئەو کات ئەوە دەبێتە هۆی تووڕێی و ناڕزایی ترامپ و آقای جان بولتون بەڕێز جۆن بۆڵتون و بەڕێز مایک پۆمپیۆ. بۆیە دۆخەکە هەل و مەرجەکە زۆر هەستیار و دژوارە بۆ هەرێم کە بە جۆرێک هەنگاو بنێ هەم بتوانێت ئێرانی هەبێت لە داهاتوویەکی دووردا و هەم بشتوانێ ئەمریکای هەبێت لانی کەم لە ماوەیەکی کورتخایەندا، چونکە ئەومان دەزانی کە دوجار گرژەکانی نێوان ئێران و ئەمریکا چارەسەر دەکرێت، شەڕ ڕوو نادات، دانوستان ڕۆڵێکی گەورەی دەبێت. بۆیە زۆر گرنگە کە بەڕێز بارزانی ئەمڕۆ بە جۆرێک ڕەفتار بکات، هەرێم بە جۆرێک لەگەڵ ئێران ڕەفتاری هەبێت کە دوای ئەوەی کە ئێمە ئەم قەیرانەمان تێپەڕان هەرێمی کوردستان بتوانێت چاو لە چاوی ئێرانیەکان بکات و بزانێت کە ئەو دۆخە هەستیارەی پێیان بڵێ ئەو دۆخە هەستیارەی کە ئێوە تایدا بوون ئێمە ئێوەمان بەجێ نەهێشت، هەر وەک چۆن ئەو کاتێک کە ئێوەش خەریکی شەڕ بوون لە دژی داعش، ئێران ئێوە بەتەنیا بەجێ نێشت و لەگەڵ ئێوە بوو. شخصا دوست ندارم جای آقای نچیروان بۆیە من وەکو خۆم حەز ناکەم ئەوە بڵێم، پێم وایە 4 ساڵی داهاتوو 4 ساڵی زۆر پڕ لە کێشە دەبێت. دوایمین خاڵ کە بەر لەوەی قسەکانم کۆتایی پێبێنم ئەوەیە کە لە کۆتاییدا ئەزمموی ڕۆژئاوا ئەزمموی ناوچەکانی دیکە ئەوەی نیشانداوە کە شتێکە قسەی یەکەم و کۆتایی دەکات، شتێک کە دڵنیاترین بژاردەیە بریتە لە دیموکراسی. بابەتی نەتەوەکان نە سۆسیالیست توانیوێتی چارەسەریکە، نە مارکسیست توانیوێتی، نە ئیسلام توانیوێتی. بابەتی نەتەوەکان بە ڕای من تەنیا و تەنیا دموکراسی توانیوێتی چارەسەری بکات. چارە نووسەکە یەکێتی ئەوروپا کەوتێتە ناویەوە لە دوای چەندین سەدە لە شەڕی درێژخایان. من پێم وایە ئێرانیەکان، عەرەبەکان، کوردەکان، تورکەکان هەمومان پێویستە وانەیەک لە ڕۆژاواوە فێربین و هەروەها هەوڵ بدەین کە گفتوگۆکانمان لە چوارچێوەی دیموکراسی ئێرادەی خەڵکدا چارەسەر بکەین و وەسەلام.